بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. أما بعد، ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. ئەوەی کە دەمەوێ عرضتان بکەم لەو کاتە پیرۆزەدا دەسمە خزمەت فەرموودەیەکی صحیح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیمامی موسلیم بۆمان ڕیوایەت دەکا. ئەبوو هورەیرە سەحابەیەکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەفەرمی ئەو لە پێغەمبەری خوایە بۆمان دەژێرتەوە، دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مافی مسلمان بەسەر مسلمان، مافی ئیماندار بەسەر ئیماندار، ما کە ئێمەش ئەوڕۆکە الحەمدولله لەخوا بە زیادی بێ هەمومان مسلمانین، هەمومان ئەهلی قیبلەینە. ئەوەی کە لێرە کۆی کردینەوە یەکەم جار خودامان یەکە، پێغەمبەرمان یەکە، و هەروەها دینمان یەکە، قیبلە و ڕووگەشمان یەکە، زبانی شیرنی خۆشمان کە کوردایەتیە یەکە، و گوندەکەشمان یەکە، بنەماڵەکەشمان یەکە. ئەوە هەموو ئەو شتانە ئەمەی کۆکردی تۆ لێرانەدا، ئەوە هەموو ئەساس و منچینەنەکە زیاتر پەرەی پێ بدەین بەرەو پێشی بین. ئازیزان و خۆشەویستان، ئەو فەرموودەیە کە ئێستا کە دەسمە خزمەتی هیوادارم لە خۆم یەکەم جار ئینجا ئێوەی بەڕێز و خۆشەویست بەرجەستەی بکەن لەنێو خۆماندا، بۆ ئەوەی کە شەیتانمان لێ بەدوور بی لە خوایەوە نزیک بین، بەرەکەتی خوا زیاتر بەسەرماندا ببارێت. ئەو فەرموودەیەش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی من وای تێدەگەم واکو ئەوە وایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا زیندووە لەنێو بنەماڵەکەماندا لە بۆ ئێمەی فەرمووە. ئازیزان و خۆشەویستان، دەفەرمی لە فەرموودەکەیدا لەو فەرموودەیەی پێنجی لەسەر مسلمانان قەدەغە کردوونە، حەرام کردوونە. چۆن ئێمە درۆکردن حەرامە، غەیبەتکردن حەرامە، مەشروب خواردنەوە حەرامە، نوێژ نەکردن حەرامە، ئەوانەشی لەسەر ئێمە حەرام کردووە و قەدەغە کردووە بۆ ئەوەی کە نێوانمان پتە بێ، بەهێز بێ، برایەتی و محەبەتمان بە قووەت بیت. دەفەرمی لە فەرموودەکەیدا لا تحاسدوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ولا يبع بعضكم على بيع بعض وكونوا عباد الله إخوانا. ئازیزان و خۆشەویستان، ڕەواه مسلم. لەو فەرموودەیەیدا یەکەم وشە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێسەر ئێمە قەدەغە دەکا وەکو برا لەنێو مسلمان لەنێو برادا، باسی حەسوودی و ئێرەیی دەبات. ئازیزان و خۆشەویستان، ئەو شتانەی کە دەبنە هۆکار لە بلۆ لێکترازانمان، دوورکەوتنەمان، دوورکەوتنەوە لە یەکتری، محەبەت نەمان لە نێوماندا، ئەو پێنجتانەنە. ئەگەر ئەو پێنجتانە لە نێوماندا نەبن، بە حەرامی بزانی لە خۆمان دوور خەینەوە، واللهی برایەتیمان بەهێز دەبی، بە قووەت دەبی، بە نەسی قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. یەکەم وشە دەفەرمی لا تحاسدوا، ئێرەیی حەسوودی بە یەکتر مەبەن، حەسوودی و ئێرەیی بە یەکتری مەبەن. باشە بۆ ناڵێ نوێژان بکەن، ڕۆژیان بکرن، زەکاتی بدەن، حەجێ بکەن، باسی ئەو شتانە ناکە، باسی حەسوودی و ئێرەیی دەکات، لەبەرەوەی حەسوودی و ئێرەیی بەڕاستی دەردێکی کوشندەیە، ژەهرێکە، سەرەتانێکە لە نێو هەڵ کۆمەڵگایەکە، هەر بنەماڵەیەکە، هەر عائیلەیەکە، خێزانێکە بڵاو بیتەوە، ئیلا وەکو دەردێکی کوشندە و سەرەتانە ناوی دەبات. تەماشاکەن. باشە حەسوودی و ئێرەیی معنای چییە؟ حەسوودی ئەوەیە کە خوا شتێکی بە تۆ داوە بە منی نەداوە، خوا ماڵی بە تۆ داوە، حەسوودیت پێ بەم، خوا عیلمی بە تۆ داوە، حەسوودیت پێ بەم، خوا جوانی بە تۆ داوە، حەسوودیت پێ بەم، سیارەی بە تۆ داوە، حەسوودیت پێ بەم، خانوێکی بە تۆ داوە، حەسوودیت پێ بەم، ماڵ و منداڵێکی چاچی پێ داوە، حەسوودیت پێ بەم، ئێرەیت پێ بەم، پێم ناخۆش بی. ئەوە خوا وای داناوە، خوا بە تۆی داوە بۆ پێم ناخۆش بی، یعنی لە ئەوەی کە خوا دایناوە ڕازی نیمە، ئەوە حەسوودیە، گەورەیە، زۆر خەتەرە. هەر بۆیش تەماشا دەکەین خوای گەورە لە سوورەتێکە باسی حەسوودی دەکات، لە زۆر سوورەتەکانی دیکەشدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی مسلمان دەبێ هەموو ئێوارە و بەیانیەک بخوێنیتەوە، هەموو ئێوارە و بەیانی، هەموو ڕۆژێک ئێوارە و بەیانی. دەفەرمی لە سوورەتی فەلەق دەرێوە من شەڕی حاسد ئیذا حەسەد، خوایە بمپارێزی لە شەڕ و ئاژاوەی حاسد ئیذا حەسەد، ئەو ئینسانەی کە
حەسوودی و ئێرەین پێدەبات. هەموو ئێوارە و بەیانیان دەبی پەنا بگری بەخوا لەو کەسەی کە ئێرەیت پێدەبا، حەسوودیت پێدەبا. اینجا تەماشا بکەن وەکو کوردەواری خۆشماندا زۆربەی خانووەکان یان سیارەکان یان دوکانەکان تەماشا دەکەی نووسرایە الحەسوود و لا یەسوود. ئەوە لە قورئان وەرگیراوە، لە فەرمودەکانی پێغەمبەر وەرگیراوە صلی الله عليه وسلم. واتە مانای چییە الحەسوود؟ واتە کابرای حەسوود و ئێرەیی دەبات لا یەسوود، واتە بەرز نابیتەوە، بەرز نابیتەوە، تەنیا خۆی دەخواتەوە. اینجا حەسوودی سێ پلەی هێنا. حەسوودێکمان هەیە پێی ناخۆشە کە پێدراوە، باشە پێی ناخۆشە، ئیدی کەشمان هەیە پێی لەگەڵەوەی پێی ناخۆشە کە پێی دراوە پێی خۆشە لێشت بسینرێتەوە. یەکی دیکەشمان هەیە لەگەڵەوەی کە پێی ناخۆشە پێدراوە پێی خۆشە لێت بسینرێتەوە، هەوڵیش دەدا لێت بسینرێتەوە، هەوڵت لە بۆ دەدا، پێی ناخۆشە حەزی لێ نییە، پێی قبول ناکرێ، ئێرەیت پێدەبا. ئازیزی خۆم، مسلمانەتی ئەوەیە کە ئینسان دەستبال لە یەکدی بگریتەوە، نەک حەسوودی ئێرەی بە یەکدی بات کە من شتێکم پێ دەکرێت تۆ پێت ناکرێ، یارمەتیم بدە دوعام لۆ بکە، محاوەلە مەکە لێم بستینەوە. ئەوە کۆتا قسەم لە بارەی حەسوودی و ئێرەیەوە. ئەو کەسەی کە ئێرەی دەبا وەڵڵاهی ئەگەر سەرنجام و عاقیبەتی شەیطانی مەلعون بزانی کە بەهۆی حەسوودی و ئێرەیی چی بەسەرات خوای گەورە چی بەسە هینا قەت حەسوودی نابات. شەیطان لە ڕێزی مەلایکەتاندا بوو، مەلایکەت نەبوو، لە ڕێزی مەلایکەتاندا بوو، بەڵام لەبەرەوەی حەسوودی بە بابکە ئادەم برد بابی گەورەی ئێمە، خوا لەو پلەی هینا خوارەوە. واتە ئینسانی حەسوود نزم دەبیتەوە، بەرز نابی بە حەسوودی. بۆیە ئاگادار بین حەسوودی و ئێرەیی لە ناو خۆمان نێڵین، بە قسەی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. شەیطان پێی خۆشە ئەوەمان ناودا هەبی، بەڵام پێغەمبەری خوا پێی ناخۆشە، بەوەی بە قسەی پێغەمبەری خوا بکەین بۆ ئێوەمان ناو نەمینێت. خاڵی دووەمینیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر موسڵمانانی قەدەغ کردووە وەکو مافێک، دەفەرمی وەلا تەناجەشوا، واتە شت لەسەر یەک گران مەکەن، شت لەسەر یەک گران مەکەن. تەماشای بازاڕەکانی ئەوڕۆکە هەمووی کە لە دوایەوەی حەسادەت بەیەک دەبن شتیش لەسەر یەک گران دەکەن، واتە پێچەوانەی ئەو فەرمودەی دەجوڵێنەوە. بازاڕەکانمان ئەوەی کە دوکاندارە تاجیرە تەماشاکەن، با ئێمەش لە ناو خۆماندا ئەگە بازرگانیەکە بوو لە بازاردا لە شوێنەکە ئەوەی لە ناو خۆمان نێڵین. خاڵی سێمینیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لێی قەدەغە کردوینە دەفەرمی وەلا تەباغەضوا، واتە ڕقتان لە یەکدی نەبیتەوە. باشە بۆ ئێمە یەکدیمان خۆش نەوێ. ئەو دانیشتەی کە ئێستا کە لێرە کۆبووینەوە لەو ویستەفاڵە بەگەشتە بەهاری ئێستاکە چەند نیعمەتێکی گەورەیە خوا لەگەڵ ئێمەی کردووە، خوا ئەو نیعمەتەی بجێڕی بەسەر ئەوان دیکەشدا. ئێمە بە محبەت و خۆشەویستی و تەباییەوە هاتین لێرە کۆبووینەوە، فەرمودەکەی پێغەمبەرمان جێبەجێ کردیە، بۆیە دەبێ ئەوە بەرجەستە بکەین لەناو خۆماندا و فەرمودەیەدا بۆ ئەوەی برایەتی و محبەتمان زیاتر بی، بتەوتر بی، بە قووەتر بی، بەهێزتر بی. دەفەرمی وەلا تەباغەضوا، و ڕقتان لێکدی نەبیتەوە. لە فەرمودەیەکی کە دەفەرمی بۆ مسلمانی ڕەوانیە سێ ڕۆژان قسە لەگە برای خۆی نەکات. سێ ڕۆژان ئەگە مسلمان بی نابی سێ ڕۆژ تێپەڕی ڕۆژی چارەم قسە لەگەڵ برای خۆی نەکا، سەلامی لێ نەکات. دەی ئێمە بە هەر یەک لە خۆماندا بیر بکەینەوە ئەو فەرمودەی جێبەجێ بکەین. خاڵی چارەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو مافێکی مسلمان لەسەر مسلمان داناوە قەدەغەی کردووە کە مسلمان پەیڕەوی بکا، دەبێ ڕەچاوی بکە خۆی لێ دوورخاتەوە. وەلا تەدابەڕوا، واتە پشت لە یەکدی مەکەن. بۆ پشت لە یەکدی بکەین؟ بۆ یەکێکمان لە ڕۆژ هەڵات بین، یەکێکمان لە ڕۆژ ئاوا بین. ئەوەی کە لە تایفەی بنە ماڵی وسوخاتونەیە، یەکەکی دیکەمان هەیە کە لە بنە ماڵەیەکی دیکەیە کە ناو شاخەیە، یا ماڵە مەلایە، یان قاشپانەیە، یان بنە ماڵێکی دیکەیە. ئەمە بۆ ئەوە نییە خوای گەورە کە کردوینیا و تایفانە پشت لە یەکدی بکەین، ددان لە یەکدی بسوین، نا، بۆ ئەوەی کە محبەتمان پەیدا بی، هاوکاری یەکدی بین، تەبابین، برابین. ئەوەی کە ئەوان پێیان ناکرێ من هاوکاریان بکەن، ئەوەی کە من پێم ناکرێ ئەوان هاوکاری من بکەن، دەستبال لە یەکدی بگرینەوە بۆ ئەوەی کە بەرەکەتی خوا زیاتر لە ناوماندا هەبیت. هیوادارم ئەوانە جێبەجێ بکەن. خاڵی کۆتایی و ئاخری کە لەو فەرمودەیەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان باز دەکات، دەفەرمی وەلا یەبیع بعضکم عەلا بەیعی بعض،
و هەروەها ئەگەر یەکێک معاملەیەکی کرد چۆ سەر شتێکە معاملەکەی کردووە دەستی پێکردووە قسەی لێ کردووە تۆ نابی بچی لە پشتەوەی قسە بکەی تۆ نابی بچی معاملە لەسەر معاملەی ئەو بکەی بازرگانی لەسەر بازرگانی ئەو بکەی هەتا ئەو دەکشێتەوە لە معاملەکەی تۆ نابێ نزیک بیەوە تۆ نابێ قسەی لێ بکەی بۆیە دەبێ ئاگادار بین ئەو پێنج خاڵانە کە مافی مسلمانە بەسەر مسلماندا حرامە مسلمان لەگە مسلمانی ئەو پێنج خاڵان نزیک بکەوی تۆ دەبێ خۆی لە دوورخاتەوە ئەوانە لەناو خۆماندا بەردەستە بکەین بۆ ئەوی کە تەبایی و محەبەت و برایەتیمان زیاتر ببی لە کۆتاییدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی وەکونوا عیباد الله ئیخوانا ئەی چی بکەینی ئەوان نەکەین دەفەرمی بەڵکوم ببنە برا لە پێناوی خوا لە پێناوی خوا یەکدریمان خۆش بوێ کە ئێستا کۆبووینەوە لێرەدا لەبەر خوا یەکدریمان خۆش بوێ لەبەر خوا هاوکاری یەکدی بکەین لەبەر خوا تەبابین برابین یارمەتی یەکدری بدەین جا بۆیە من لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕێمەوە دەڵێم یا ڕەبی خوایە وەک ئەلێرە کۆت کردینەوە لەو گەشتە بەهارە لەو فیستیڤاڵە لە فیردەوسیش لە بەهەشتی بەرینەوە لەگەڵ پیاوچاکان و ساڵحان و شەهیدان و دۆست و ئەحبابی خۆ کۆمانکەوە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە لە سەوزایی و مێرگ و کانیاوەکانی بەهەشت بێبەشمان نەکە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە برایەتی و محەبەت و خۆشەویستی نێوانمان پتەوتر بکەی زیاتر بکەی ئەو گەشتە بەهارە ببیتە سەرەتایەک ببیتە ئەزمونێک بۆ گەشتی بەهاری زیاتر و باشتر و فراوانتر یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای نەخۆشەکانی بدەی یا ڕەبی خوایە ئەوە چێرشە و گرفتێکی هەیە بۆی چارەسەر بکەی یا ڕەبی خوایە دڵ و دەروونمان فراوانتر بکەی یا ڕەبی خوایە ئەوەی کە ژنیشی هێناوە خوا ژنێکی چاچی بە قسمت بکەی ئەوەی کە مێردی نەکردووە خوایە پیاوی چاچی بە قسمت بکەی ئەوەی منداڵی نیە منداڵی ساڵحی پێ ببەخشی ئەوەی منداڵی هەیە خوایە بۆی ساڵحکەی یا ڕەبی خوایە مراز و مەقسوودی هەمووان حاصلکەی آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.